گفتوگۆی بابەتی تەوەری دووەمان بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە شاری ڕانی ئەزیزەوەکەین بابەتێکی گرنگ و هەستیارە وەک بابەتی یەکەم کە بابەتێکم تایبەت بوو بە بەڕێوەچوونی دیدارێکی پەروەردەی. بەڵێ ئەمەی کە ئێستا باسیەکەین زۆر گرنگە. ئێمە لە سەرەتاوە باسی لافاوەکەی چەمچەماڵمان کرد کە بەداخەوە بەدەیان خێزان بگرێ بە سەدان خێزان زیانیان بەرکەوت و دواتر بەڕێسق و بەتاڵەبانی دوای ئەوەی کە چەند جارێک سەردانی چەمچەماڵی کرد و بڕیارەوەیدا کە ئاماژەی بەوە کرد کە هەمومان دڵمان لای چەمچەماڵە و لە ڕێی چەندی ژنێکەوە قەرەبووی زیان لێکاتوانی لافاوەکەی چەمچەماڵەکرێتەوە. باش ئەوەی کە ئێستا گرنگە چۆن ئێمە بتوانین ڕێگاوبان یاخود پردەکانمان لە کاتی دروستبوونی لافاوە بپارێزین. سارە ئەوەی جێ خۆشحاڵیە لایەنە پەیوەندیدارەکان چ لە سلێمانی بێ یاخود لە سنووری ئیداری ڕاپەڕین بێ لە ڕێی ئەو تیمانەی کە تایبەتن بە پاراستنی ڕێگاوبان کاریان کردو بۆ ئەوەی کە ئەو پردانە یاخود ئەو ڕێگاوبانانە لە کاتی دروستبوونی لافا بپارێزێەوە کا پێشتر لەلایەن بەڕێوەبەرتی کەژناسی عێراقەوە بێ یاخود هەرێمی کوردستان پێشبینی بارانبارین یاخود شەپۆلی بارانبارینی زۆرەکرێت. ئەم تیمانە پێش ئەم شەپۆلانە ڕێو شوێنی پێویست ئەگرنە بەر بە ئامانجی ئەوەی هاوڵاتیان پارێزرابن چکە خۆت ئەزانی ئەو پردانە زۆرجار لە گوندێکەوە بۆ گوندێک ئەو پردە هۆکاری سەرچێ بۆ گواستنەوەی هاوڵاتیان. وەک باسم کرد ئەم تیمانە زۆرجار ڕێو شوێنی پێویست ئەگرنە بەر پێش ئەوەی لافاو دروست بێت. بەڵێەوە ئاکان بەشێک لە پردەکان ئەوانەی کە تۆ باسە لەوە کرد بەشێک لە پردانە هۆشداری درابوو بۆی هیچ هاوڵاتێک هەموو هەوڵی خۆیان بن بۆی بەکاریان نهێن و بۆی تووشی ڕوودا و زیان نەبن. اینجا تەوەری ئەم جارە یاخود تۆری دومینی پرۆگرامەکە تایبەتە بەوەی کە پاراستنی ڕێگەوبان و پردەکان لە کاتی دروستبوونی لافاوە چۆن بتوانین ئەو پردانە یاخود ئەو ڕێگاوبانانەی کە هەیە بەهۆی دروستبوونی لافاوە زیانی زیاتریان نەکەوێت و هاوڵاتیان بتوان بە شێوازێکی ئاسایی بەکاری بێهێنن. بەڵێ بەسپاسەوە وەک باسم کرد بەڕێز تارق خدرمان لەگەڵ لە شاری ڕانیەوە بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ڕانیە. کاک تارق بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتا ئەگەر پێمان بڵیت وردەکاری تایبەت بەو ڕێوشوێنانی کە پێویستە بگیرێتە بەر پێش ڕوودانی لافاو یاخود لە کاتێکدا کە کەژناسی هەرێم یاخود عێراق پێشبینی شەپۆلێکی فراوانی بارانباری نەکەن ئەرچی ئەو تیمانە بە دیاریکراوی چێ پێش ڕوودانی لافاو. بەیانیتان باش سارەخان کاگاکام بەیانی کارمەندان و بینەرانی کورسات باش سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆ. طبعاً زۆر سپاس. پاراستنی ڕێگاوبانەکان پێویستی بە توانای مرۆیی و زایدەن توانای ئامێر و توانای دابینکردنی ئامێر و ئەوانە هەیە. ئێمە لە بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ڕانیا ساڵانە لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە چەند لیژنەیەکی تایبەت بەباری لە ناکاو کە پێکاتون لە ئەندازیار و تەکنیکار و شۆفێر و بەشی ئامێرەکان و بەشی گەنجینە و تەکنیک و ئەمانە چەند لیژنەیەکی تایبەتمان ساڵانە پێکێناوە پێش وەرزی بارانبارین سەردانی سەرجەم پرد و ڕێگاوبانەکان دەکەین. بەڵێ ئەو قەمتەرانەی کە گیرابن دەبێ خاوێن بکرێنەوە پردەکان تەهزیب بکرێن ڕێخستنەوەی بەردەم و پشتی پردەکان دەکەین. ئەم ساڵ پێش دەستپێکی باران سەرجەم ئەو ڕێکارانەمان گرتۆتە بەر پردەکانمان پاراستووە پردەکانمان بە ئامێری خۆمان بە بڵدۆزەر تەهزیب کردووە پێش و پشتی پردەکانمان ڕێخستووە. هەروەها قەمتەرەکانمان خاوێن کردووە جۆگەی تەنیش بە گوێرەی توانە لە هەر شوێنێک پێویست بوو بێت جۆگەکانمان خاوێن کردوێتەوە. ڕێگای دارەشمانە تاوەکو مەرزی کێلێ شانی ڕێگا و جۆگای تەنیشتیمان خاوێن کردوێتەوە ئەو شوێنەی کە شاخ داڕما بووە یان هەرەسی هێنابێ لە کاتی بارانباریندا لە ڕێگەی لیژنە تایبەتیەکانمانەوە هەموو ئەو شتانەمان هەموو ئەو ئامادەکاریانەمان کردووە. باشە سەبارەت بە و شوێنانی کە تووشی داڕمان ئەبن ڕەنگە کاتێک کە ئەو لافا و شەپۆلە بارانبارینە بەهێزە ڕووی تێدەکات جارێکی دیکە تووشی داڕمان ببێ کەواتە چی دەکرێت بۆی کە ڕێگری بکرێتەوە سەرەتا ئەوەی کە ڕووی داوایە خو داڕماوە لا دەبرێت و چا دەکرێت بەڵام ئەی بۆ دواتر کە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینە بەهێزە یاخود لافاوە دروست ئەبێت چی دەکرێت بۆی ڕێگری لێ بکرێت دووبارە نەبێتەوە؟ طبعاً پێش بارانبارین پێویستە
وەکو باسم کرد سرجەم ئەو ڕێکارانەی کە دەبنە هۆی دروستبوونی لافاو ئەو ڕێکارانە بگیرێتە بەر بەڵام هەندێک جار پێشبینیەکان لە ئاستێکی چاوەڕوان نەکراودایە بۆ بارانبارین بەداخەوە ئەوەی کە لە چەمچەمان ڕوویدا ئەمە لە کاتی بارانبارین ئێمە تیمەکانمان لەسەر خەتن بەردەوام سەردانی شوێنەکان دەکەن لە هەر شوێنێک پەیوەندیمان هەیە پەیوەندی لەگەڵ یەکە ئیداریەکان لەگەڵ ئەنجومەنی گوندەکان بەردەوام ئێمە تیمەکانمان ژمارە تەلەفۆنیان دراوە بە سەرجەم یەکە ئیداریەکان بۆی لە کاتی پێویستدا تەلەفۆنیان بۆ بکرێ پەیوەندیان پێوە بکرێ ئێمە لە کاتی بارانباریندا بە ئامێری خۆمان یان بە زۆری بە کرێگرتنی ئامێر بە گوێرەی پێویست لە کاتی داڕمانی شاخ گیرانی قەمتەرە هاتنی قوڕ و چە و بەرد بۆ سەر ڕێگاوبانەکان یان بۆ ناو ئەو قەمتەرانەی کە دەبنە هۆی دروستبوونی لافا و بەهۆی گیرانیانەوە ڕاستەوخۆ ئامێر دەنێرین بۆ پاکردنەوەی ڕێگاوبان و ئاوبارەکان پردەکان چاودێری وردیان دەکەین لە کاتی بارانبارین ئایا ڕێڕەوی ڕووبارەکە لای نەداوە بۆ لایەک و زەرەر بە پردەکە بگەێنە ببێتەوە داڕمانی پردەکە ئەم ڕێکارانە هەمووی لە کاتی بارانباریندا دەکرێت و دوای بارانبارینیش بەڵێ باشە کاک تارک من بەڵێ ببەخشە بە شێوەیەکی گشتی سنووری ئیداری ڕاپەڕین فراوانە چەندین قەزا و ناحیە و بە دەیان بگرە بە سەدان گوند لە خۆگرێت پرسیارەکەی من ئەوەیە بە دیاریکراوی ڕەوشی ڕێگاوبان لە سنووری ئیداری ڕاپەڕین چۆنە ئەو پردانی کە گوندەکانە بەستێتەوە بەیەکەوە لە ئێستای ڕێگاوبانەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر بۆمان باس بکەیت بە شێوەیەکی گشتی ڕەوشی ڕێگاوبان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەشێکی باشە بەشێکی زۆر باشە بەشێکی خراپە بەشێکی کۆنا پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بەڵیارە نۆژەم بکرێن و لە داهاتوو ئێمە باسی بەڵێ بەشێکی زۆریان فەرمانی نۆژەنکردنەوەیانەیە فەرمانی دارایی فەرمانی وەزارەتی ئاوەدانکردنەوە لیژنەی بۆ تەشکیل کراوە بەڵام تەنها گرفتی سەرەکی نەبوونی بودجەیە نەبوونی نەختینەیە لە بانکەکاندا بەداخەوە قەیرانی داراییە بووەتە هۆی ئەوەی کە نەتوانین ئەم ڕێگانە نۆژەن بکەینەوە بۆ پاراستنیان تا ئێستا ئێمە لە ڕێگەی لیژنەکانمانەوە لە دوای بارانبارینیش سەردانمان کردوونەتەوە سەردانی هەموو ڕێگاوبانەکان لەکوێ پێویست بوو بێت بە پاکردنەوە بە پاکردنەوەی جۆگای تەنیشت چاکردنی شانی ڕێگا پاکردنەوەی ئاوبارەکان پاکردنەوەی پردەکان هەمووی ئەو ڕێکارانەمان گرتوۆتە بەر سوپاس بۆخوا بەهۆی دوای ئەم شەپۆ لە بارانبارینە کە ئیدارەی ڕاپەڕین سنوورێکی فراوانە و سنوورێکی جوگرافی سەختی هەیە ناوچەیەکی شاخاوی سەختی هەیە ڕێژەی بارانبارین ساڵانە تێیدا زۆر زۆرە ڕێژەی بەفربارینمان هەیە ئێمە مەرزێکی بچووکمان هەیە مەرزی کێلێمان هەیە کە ئەمانە هەمویان بەردەوام پێویستیان بە چاودێریکردن هەیە ڕێژەی بارانبارین ئەم ساڵ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین سواز بخوا تا ئێستا زۆر باش بووە بەڵام زەرەر و زیان بە ڕێگاوبانەکان نەگەیشتوون بە شێوەیە کە ببێتە هۆی گرفت بۆ هاتوچۆی هاوڵاتیان یعنی ئێمە بواری ئەوەمان نەداوە گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان دروست ببێت باشە کەواتە کاک تارق بە لە پێشووترا باسی چەمچەماڵە کرد هەڵکەوتەی شوێنەکە وا دەخوازێواتە تووشی ئەو لافاوە بەهێزە ببێتەوە ینی جیاوازێک هەیە لە نێوان ڕێگەی بۆ مەڕانیە ڕێگاوبانەکان و هەڵکەوتی شوێنەکە کە لەوێ ئەگەری هەبوونی لافاو کەمترە لە ڕانیە و هەڵکەوتەی چەمچەماڵ بە شێوازێکە کە لافاو زیاتر زیانی پێ بگەێنێ یاخودەوە کارەکەی گەڕێنی تۆ بۆچی من شارەزای سنووری هەڵکەوتەی چەمچەماڵیم بەداخەوە بەڵام سنووری ئیدارەی ڕاپەڕین ناوچەیەکی شاخاوی سەختی هەیە یعنی کۆمەڵێک ناحیەمان هەیە کۆمەڵێک گوندمان هەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە ڕێژەی بارانبارین تێیدا زۆرە ناوچەیەکی شاخاوی زۆر سەختە کۆبوونەوەی باران لەم شاخ و دۆڵانە بە تەکید دەبێتە هۆی دروستبوونی لافاو بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە حکوومەت بەڕاستی پلانی هەبێت پێش وەختە ئێمە گرفتی گەورەمان
بەشێک لە گرفتەکانمان نەبوونی ئامێر و نەبوونی هێزی مرۆییە یعنی کەمی فەرمانبەر هەروەها نەبوونی بودجەی پێویست ینی نەبوونی بودجەی پێویستیش بەڕاستی لە خەرجکردنی نەختینەی باری لە ناکاو لە کاتی خۆیدا گرفت دروست دەکا بەڕاستی چونکە ئێمە بەشێک لەو کارانێک کە دەیکەین بەهۆی بە بەکرێگرتنی ئامێری خەڵکە بە بەکرێگرتنی ئامێری هاوڵاتیە تۆ کە نەتوانی پارە لە کاتی خۆدا دابین کەی ڕەنگە ئەو هاوڵاتی ئامادە نەبێ بەکرێش بکات. بەڵێ کاک تاڕەخ کەواتە زانیمان لە ئێستا تا چەند گرفتێک ڕوبەڕووی ئێوە بۆتەوە بەڵام وەک خۆت باست کرد کە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەڵکەوتەکەی وایە کە ناوچێشی شاخاویە پڕە لە دۆڵ و پرسیارەکەم ئەوەی ئەو پردانی کە لە نێوان گوندەکانە یاخۆت هاوڵاتیان ئەو پردانە بەکارێنن بۆ هاتوچۆ ئەمە تا چەند ئەو گرفتە چارەسەرکراوەکە لە کاتی بارانبارینی زۆرە لە کاتی لافاوی زۆرە ئەم پردانە پارێزرێت چکە وەک باسم کرد هاوڵاتیان تەنها ئەو پردانیانێک هات چۆ بکەن لە گوندێکەوە بۆ گوندێکی تر یاخود کە ئەچنەوە بۆ ماڵەکانی خۆیان. بەڵێ بەداخەوە بەشێک لە پردەکانی سنووری گوندەکان لە ساڵانی ڕابردوو یعنی لە ساڵانی پێش 2014 ڕووخان بەهۆی لافاوەوە تا ئێستا بەشێکیان دروست نەکراونەتەوە بەشێکیان گرفتی بۆ هاوڵاتیان دروست نەکردووە کە تا ئێستا دروست نەکراونەتەوە کاک تارق ئەو پردانە بەڵێ بەشێکیان گرفتیان دروست کردووە بەڵام ئێمە چارەسەری کاتیمان کردووە بە دانانی ئارامکۆ بۆ نمونە ڕێگای گوندی باراوەمان هەیە ڕێنگای گوندی سوورەگڵەمان هەیە ئەمانە پردەکانیان لافاو بردوێتی بەڵام بەداخەوە بەهۆی ڕەزامەندی نەدانی وەزارەتی دارایی لەسەر دیزاینکردنی ئەو پردانە بەشێکیان تا ئێستا دیزانیان بۆ نەکراوەتەوە و ڕەزامەندی داراییان بۆ وەربگیرێ بۆ دروستکردنەوەیان بەشێکیان گرفتیان دروست کردەوە بەڵام ئێمە گرفتەکان بەڵێ کاتە ئەو شێوازە چاکردنەوەی پردەکان کە لەلایەن بەڕێستانەوە کراوە یاخود لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانەوە کراوە ئەمە هیچ مەترسێکی لافاوی لەسەر نییە واتە بە شێوازێکی ئەوەنە بەهێز دروستکراوە ئەوەنە بەباشی دروستکراوە کە ئەو لافاوانە یاخود ئەو شەپۆ لە بارانبارینە بەهێزانە کاری لێ نەکات و هاوڵاتیان بتوان لە کاتی ئەو بارانانەیە یاخود ئەو کاتە سەختانە بەکاری بێن و هیچ زیانێکی نەبێ و هیچ مەترسێکی نەبێ نەخیر بە شێوازێکی ئەوەندە تۆکمە دروست نەکراونەوە چکە ئێمە ئارامکۆ دادەنێن بۆ پەڕینەوەی خەڵک ئەم دانانی ئەم ئارامکۆیە کاتیە بۆ خۆی کە لافاوی زۆر بێت چەند جارێک بۆ نمونە باراوە چەند جارێک ئارامکۆیەکانی بردووە ئێمە ڕاستەوخۆ دوای بارانەکە یەکسەر ئارامکۆکانمان گەڕاندۆتەوە شوێنی خۆی و چاکمان کردوتەوە نەمانە تۆپێکی هاوڵاتی بکەوێ بەڵام ئەمانە هەمووی کاتین ئەمانە پێویستیان بە دروستکردنی پرتەیە بەڕاستی ئەو پردانەش پێویستیان بە ڕەزامەندی دارایی هەیە بۆ دیزاینکردنی پردەکە یەکەم جار دوای دیزاینکردنی پردەکە و چێکردنەوەی دیزاینەکەی لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە اینجا داوای ڕەزامەندی وەزارەتی دارایی دەکا بەشێک لەوانە ڕەزامەندیان هەیە بۆ دیزاینکردن بەڵام بەشێکیان تا ئێستا ڕەزامەندیان نییە بۆ دیزاینکردنی پردەکانیش کە ئەمە گرفتە بەڕاستی بەشێک لە پردەکانمان بەتایبەت لە سنووری قەزای پشدە زۆر کۆنن یعنی پردی ساڵی شەستەکانن کە ڕێگای سەرەکی بنمونە ڕێگای سەرەکی دەربەن بۆ قەڵازێ چەند پردێکی تێدایە ئەو پردانە زۆر کۆنن بە نمونە پردی بەستەستێن کە پردێکی زۆر کۆنا ئەم پردا پێویست بوو 10 ساڵ لەمەوبەر دیزاینێکی تازای بۆ بکرێت لەگەڵ دووساییدەکە جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە بۆی قەیرانی دارایی و شەڕی نەگریسی داعشەوە باش ئەم پرۆژانە هەمویان دوا کەوتن بەڵێ باشە کاک تارق بە شێوەیەکی گشتی جگە لە لایەنی پەیوەندیدار پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی چۆنە بۆ ئاڵوگۆڕی ئەزمون بێ یاخود بۆ هاوکاریکردنی تیمەکانتان بێ بۆ ئەوەی کە ڕێوشێنی پێویست بگرنە بەر بۆ نۆژەنکردنەوەی ڕێگاوان و پردەکان پێش لافاو ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە بە تایبەت لە گەڵ بەڕێوەبەراتی گشتی سلێمانی چکە ئێمە پێشتر سەر بە بەڕێوەبەراتی گشتی سلێمانی بووین کە ئێستا بەڕێوەبەراتی گشتی
ڕاپەڕین کراوەتەوە بەرابەراتی گشتی ڕێگاوبان و ئاوادانکردنەوە نیشتەجێکردن لە ڕاپەڕین کراوەتەوە بەڵام بۆ ئەزمون وەرگتن تا ئێستا پەیوەندیمان زۆر باشە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی سلێمانی هاوکاریشمان بوون بەڕاستی لە زۆر بواردا وە چاوەڕوانی هاوکاری زیاتریشان لێ دەکەین لەبەرەوەی ئەوان ڕەنگە ئەزمونیان لە ئێمە زیاترە دیزاینەریان هەیە دیزاینەری باشیان هەیە کە ئێمە لە ئێمە بەڕاستی لە بەڕێوەبەرایەتی ئێمە دیزاینەرمان نییە نە لە گشتی لە چاکردن و پاراستن کەواتەر باسی ئەوە کرد جیا لە دیزاینەر و چاکردنی پردەکان چ پێداویستێکی ترتان هەیە بە دیاریکراوی ئەو پێویستیانە کە ئێوە هەتان و ناتوان لە ئێستا دەستە بەری بکەن چی؟ ئێمە ساڵانە پرۆژەیەک هەیە بە ناوی باری لە ناکاو بە فڕاماڵین ئەم پارەیە بەداخەوە وەزارەتی دارایی پێویستە ساڵانە لە سەرەتای ساڵ ڕەزامەندی بدا لەسەر ئەم پرۆژەیە هەموو ساڵێک بەڵام بەداخەوە ئەم پرۆژەیە دەچێتە دوای زۆربەی هەر زۆری پرۆژەکانی تر زۆربەی جار لە کۆتایی ساڵ ڕەزامەندی دەدەن ئەم ساڵ یعنی چەند دوای بە دوواداچوونێکی وردی زۆر اینجا ڕەزامەندی تەمویلی پرۆژەکەمان وەرگرتووە کە ئەمە بەڕاستی من لێرەوە داواکارم وەزارەتی دارایی دەبێ ئەوە لە بەرچاو بگرێ سەرەتای ساڵ ڕەزامەندی بدا لەسەر پرۆژەی باری لە ناکاو بە فڕاماڵین چکە ئێمە سەرەتای ساڵ زیاتر پێویستیم پێێتی نەک هاوینان من هاوین بۆ چیمە بەداخەوە یعنی هەر وەزارەتی دارایی یعنی تا ئێستا پارەی ئەو پرۆژەی تەمویلی ئەو پرۆژەی خەرج نەکردووە ئێمە چەکمان کردووە چەکەکەمان ناردووە بۆ بانک بەڵام تا ئێستا ڕەزامەندی لەسەر خەرجکردنی پارەکە نەدراوە بەڕاستی من لێرەوە داواکارم کە پارەی باری لە ناکاو ڕانەگیرێت یعنی ئەمانە باری لە ناکاو بۆ پاراستنی سەرروجیانی هاوڵاتیە باری لە ناکاو بۆ پاراستنی ڕێگاوبانەکانە هەروەها ئێمە کەمی ئامێر بەڕاستی لە هەموو سنووری ئیدارەی ڕاپەڕین کاسیحەیەکی بە فڕاماڵینمان نییە یعنی تۆ بە فردەبارێ دەبێ بەدیل ئامێری بەدیل دۆزیەوە بۆ کاسیحە ئامێری بەدیل چییە شۆڤڵە گرێدەرە کە ئەمانە زۆر جار زەرەر بە ڕێگاکە دەگەێنن بەڵام بە ناچاری دەبێ بێ ڕێگاکە پاکەوێ بۆی هاتوچۆی هاوڵاتیان پەکی نەکەوێ هاتوچۆی بازرگانی پەکی نەکەوێ بەڵێ بەڕێز تاڕێک خدر بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی ڕانیە سوپاس لە ڕانی ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن